لە مۆزەخانەی سیخوڕی نێودەوڵەتی لە واشنگتۆن هاووڵاتیانی ئاسایی لە نزیکەوە سەیری کۆپی بەڵگەنامە نەهێنیەکان دەکەن. مێژوونوس ئەندرۆ هەمێند ڕوونی دەکاتەوە کە نیشانەکانی سەر بەڵگەکان وەک زۆر نەهێنی و نەهێنی ئاماژە بە ئاستی ئەو زیانانە دەکەن کە ئەگەر بێت و بەڵگەکان بکەوێتە ژێر دەستێکی نەشیا و زیانەکان تا چەند گەورە دەبن. زانیاریەکان دەکرێت پەیوەندیان بە ئۆپراسیۆنێکی نهێنیەوە هەبێت یان دەتوانێت زانیاری بێت لەسەر سیاسەتی دەرەوە یان جێگیرکردنی سوپای ئەمریکا. بەگشتی زانیاریەکان هەمیشە پەیوەندیان بە ئاسایشی نیشتیمانیەوە هەیە. هەمێن دەڵێ لە ئەمریکا 18 دەستگای هەواڵگری جیاواز بەرپرسیارن لە کۆکردنەوە و شیکردنەوە و دابەشکردنی ئەو بەڵگانە. ئەو دەشڵێ بەڵام خەڵکێکی زۆر کەم دەتوانن دەستیان بە بەڵگە زۆر نەهێنیەکان بگات و ئەوانەش کە دەستیان دەگا دەبێ بەڵگەکان لە سکیف سەڵبگرن کە کورتکراوەی ناوەندی پاراستنی بەڵگە هەستیارەکانە. تۆ ئەوە لەسەر مێزی ئۆفیسەکەت ناکەیت بەڵکو دەچیتە ناو ناوەندی پاراستنی بەڵگەکان کە جێگایەکە خەڵک ناتوانن گوێی لێ بگرن. ئەمە ژواتە ئەو جێگایی کە هەموو جۆرەکانی پاراستن و ئاسایشی تێدایە. دەنگی ئەمریکا داوای لە چەند دەستگایەکی حکومی کردووە کە نیشانی بدەن چۆن سکیفەکان بۆ پاراستنی زانیاریە نەهێنیەکان بەکاردەهێنن، بەڵام ڕایان گەیاندووە کە سیاسەتەکانیان قەدەخەیان دەکات لەوەی ئەو شتانە بخەنە بەردەم ڕایگشتیەوە. بەڵام بەڵگە نەهێنیەکان هەمیشە لە جێگای فەرمی و زۆر پارێزراوی خۆیاندا نامێننەوە. لە ڕاستیدا داواکارانی گشتی سربەخۆ لە ئیستادا لێکۆڵینەوە لەوە دەکەن کە بۆچی سەرۆک جۆ بایدن و داناڵد ترامپ سەرۆکی پێشوو بەڵگە هەستیارەکانیان بەبێ موڵەتی پێویست لای خۆیان هێشتووەتەوە. مایکل ئەڤنس شرۆفەکاری باڵا لە ئەرشیفی ئاسایشی نیشتمانی ناحکومی دەڵێ ئەوەی ڕووی داوە پێویستی باشترکردنی سیستمەکانی بەڕێوەبردنی بەڵگەنامە نەهێنیەکانمان زیاتر بۆ دەردەخات. پێویستە بنکەیەکی زانیاری یان داتابیز هەبێت کە هەموو ناونیشان و بەروارەکان هێڵی بابەت و دروستکەرەکەی و هەموو ئەو شتانی کە پێویستە لەخۆ بگرێت و بۆ شێوەیەش بەڵگەکان ون نابن یان ئەگەری ون بوون و گواستنەوەیان زۆر کەمتر دەبێتەوە. لە هەمان کاتیشدا ئەڤنس بانگەشە بۆ شەفافیەتێکی زیاتر دەکات. حکوومەت پارە و کاتێکی زۆر تەرخان دەکات بۆ بەنهێنی هێشتنەوەی هەندێک شت کە پێویست ناکات بەنهێنی بمێننەوە. دەستڕاگەیشتن بەو تۆمەرانەی کە لەسەر پارەی گشتی دەپارێزرێن یەکێکە لە ڕێوشوێنە بنەڕەتیەکانی چاودێری حکوومەت. هەندێک هەوڵ لەم ڕۆوە دراوە. لە ساڵی 2009دا باراک ئۆباما سەرۆکی پێشووی ئەمریکا فەرمانێکی واژۆ کرد بۆ کەمکردنەوەی زیادەڕەوی لە پۆڵێنکردنی بەڵگەنامەکاندا. لە سەردەمی سەرۆک بایدنیشدا بەڵگەنامەکانی لێکۆڵینەوە سەبارەت بە هێرشە تێرۆریستیەکانی 11 سەپتامبر لە حاڵەتی نەهێنی هاتنە دەرەوە و ئاشکراکران. ئەڤنس دەڵێ بەڵام هێشتا کێشەکان بۆ باشترکردن و خێراکردنی پرۆسەی ئاشکراکردنی بەڵگەکان زۆری ماون کە بە بڕوای ئەو ئەگەر بە دروستی ئەنجام بدرێن وڵات پارێزراوتر دەبێت. بۆ ڤێرۆنیکا بالدراز ئیگلیسیاس بەفراوی نووری، دەنگی ئەمریکا، واشنگتۆن.